سەرۆکێشێتی تۆپی کوردستان تارق عەبدوڕەحمان ئەوەی بۆ دەستگا ڕاگەاندنەکان ئاشکرا کرا و دەدەن لە وەرزیدات و چالاکیەکان چڕتر و جیاوازتر بەڕێوە بچن. ئینشاڵڵا لەو ساڵەڕا وا دەکەین کە بتوانین خۆلی کوردستان لە هەموو تیپەکان یعنی خۆلی ممتاز و دەرەجە یەک و دەرەجە دوو ئەگەر بتوانین ئەگەر حەکەممان هەبێ ئیمکانیەتی بەشەریەتمان هەبی نەک ئیمکانیەتی مادی ئینشاڵڵا دەبی ئیمکانیەتی مادی مەشاکلمان نابی بەس لە ڕووی حەکەم و سەرپەرشتیارانەوەنە بتوانین ئەو هەفتەی کە هەیە هەموو ڕۆژێک چالاکی هەبیتن لە یەکێتی تۆپی کوردستان هەموو ڕۆژێک یاری هەبی و بێ ئەو خەڵکە کە یان ئەو ڕاگەاندکارن کە ڕوومانی یاریەکان دەکەن یان ئەگا کرا بە سپۆنسەری بکەین بۆ دەستگایەکی تایبەت بتوانین هەموو ڕۆژێ چالاکیەکانی یەکێتی تۆپی کوردستان بە خەڵک بناسین.